خامنەی دەڵێت ئامانجی تۆفانی ئەقسا لە ناوبردنی ئیسرائیل نییە، بەڵکو ئەمریکایە. خامنەی سوێن دەخوات کە بەردەوام دەبێت تا ئەمریکا لە تەواوی ناوچەکە دەکاتە دەرەوە. عەلی خامنەی ڕێبەری ئێران دوێنێ چوارشەممە وتی ئۆپراسیۆنەکانی تۆفانی ئەقسا بە ڕەواڵەت ئیسرائیلی کردە ئامانج، بەڵام لە ڕاستیدا ئامانجیان بنبڕکردنی ئەمریکایە. ئاژانسی هەواڵی فارس لە زاری خامنەیەوە بڵاوی کردوتەوە کە ڕێبەری شۆڕشی ئیسلامی ئێران لە میانەی کۆبوونەوەی لەگەڵ پاڵپشتیکارانی حەماس لە تارانی پایتەختی ئێران گوتوێتی لە سەرەتای تۆفانی ئەقسادا هێرشەکان توانیان سیاسەتەکانی ئەمریکا و ڕێژیمی ئیسرائیل لە ناوچەکەدا پێچەوانە بکەنەوە. لە تۆمارێکی ڤیدیۆیشدا دەڵێت نەک پێچەوانە، بەڵکو دەبێت سیاسەتەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بە یەکجاری لە گۆڕ بنرێت. خامنەی ئاماژەی بۆ ئەوەش کردووە ئەو کردەوە ترسناکەی کە ڕژێمی ئیسرائیل لەم دواییانەدا ئەنجامی داوە بە درێژەی 75 ساڵی ڕابردوو دژی گەلی فەڵەستین وێنەی نەبووە. بۆیە دەبێت ئیسرائیل باش بزانێت بڵێسەی تۆفانی ئەقسا هەروە ئاسان ناکوژێتەوە و بەردەوام دەبێت. ئەوەشی گوتووە کۆماری ئیسلامی بڕوای بەڕاپرسی گەلی فەڵەستین بۆ سربەخۆیی هەیە بە پشتبەستن بە دەنگ و خواستی خەڵکی فەڵەستین. خامنەی سەبارەت بە هەڵوێستی ئەمریکیەکان بۆ لوبنان گوتی ئەوان دەیانگوت ڕۆژهەڵاتێکی نوێ دادەمەزرێنین، بەڵام شکستیان هێنا. هێشتاش بە ئاواتی ئەوەن کە ڕۆژهەڵاتێکی نوێ دروست ببێت تا بۆ بەرژەوەندیەکانی خۆیان بەکاری بهێنن. بۆ ئەوەش دەیانویست حیزبوڵڵا لە ناو ببن، بەڵام هێزی حیزبوڵڵا دەهێندە زیاتر بووە. هەروەها خامنەی باسی لە شکستی ئەمریکیەکان کردووە لە هەردوو وڵاتی عێراق و سووریادا. سەرەڕای قسەکانی خامنەی ئەوەی جێگای سەرنجا ئەوەیە. ئەمیر سعید باڵوێزی ئێران و نوێنەری هەمیشەی ئێران لە نەتەوە یەکگرتوەکان جارێکی دیکە پێچەوانەی لێدوانەکانی خامنەی گوتی ئەو تۆمەتانەی ئەمریکا دژی ئێران باسی دەکات بێبنەمان. ئێران بەشداری لە هیچ هێرشێکدا نەکردووە دژی ئەمریکا و هێزە سەربازیەکانی، نە لە سووریا و نە لە هیچ شوێنێکی دیکەی ناوچەکە.